سڵاتان لەبێ بانیتان باش بەڕێزان لە هەرکە بیسەری ڕادیۆی دەنگی گەلن ئەم کاتتان باش ئەمڕۆ 36 ساڵ بەسەر کیمیابارانی هەڵەبجە تێپەڕە ڕادیۆی دەنگی گەل بەشی سۆرانی هەڵ دەدەین. ئەمڕۆ زۆرترین قسە لەسەر یادی هەڵەبجە لەسەر و کارە ساتە مێژوویەکەین کە بەسەر قوربانیانی شاری هەڵەبجەدا هاتووە. ساڵ بەسەر کیمیابارانی هەڵەبجە لەلایەن ڕژەمی باسەوە تێپەڕێ ئەو کیمیابارانکردنەوەی ڕایشێت بوونی 5,000 برینداربوونی هەزاران هاوڵاتی مەدەنی بۆ بە برینێکی هەمیشەیە کە جستەی گەل و وڵاتەوە بۆ هەمیشە بە ساڕژ نەبووی دەمێنێتەوە، بەڵام ئێستا دەوڵاتی تورک بە کیمیابارانکردنی بەردەوامی بەو برین نەدەدا. هەر لەسەر کیمیابارانکردنی هەڵەبجە ئەمڕۆ سەرجەم لایەنە سیاسیەکان لە باشووری کوردستاندا پامی خۆیان ئاراستەی هەڵەبجەدا کردووە. هەوڵەدەم یەک ئەوەندەی بتوانین گوێبیستی ئەو پەیام ببین. لە پەیامێکدا مەسعود بەرزانی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان دەڵێ هێشتا لە ناو دەوڵەتی عێراقدا حەزی سڕینەوە ئینکاریکردنی مافەکانی گەلی کوردستاندا هەیە و دەڵێ 16 لە ساڵاتی کیمیابارانکردنی هەڵەبجەدا تاوانی کیمیابارانکردنی هەڵەبجە بەڵگەی ستەم و عقلێتی نامرۆڤانەی نێرانی گەلی کوردستانە. ئەو دەڵێ دوای تێپەڕینی 36 ساڵ بەسەر کارەساتی هەڵەبجە مای شەرمەزاریە هێشتا لە ناو دەوڵەتی عێراقدا حەزی سڕینەوە ئینکاریکردنی دەوڵەتی کورد هەیە و هاوکات قوبات تاڵەبانیش لە پامەکدا بە هەمان شێوە باسی لە کیمیابارانکردنی هەڵەبجە کردووە و باسی لەوە کردووە لە پامەکەیدا جێگیری سەرۆکوەزیرانی هەرێم لە پاوەڕێی خۆی لە فەیسبوک پامێکی بڵاو کردوێتەوە دەڵەبجە دەڵێ هەڵەبجە هەر سیمبولی شەید و قوربانیدانە بەڵکو ئەمڕۆ هەموو ژیان دەبینێت هەڵەبجە شارێکی زیندوو چاوی هیوای لە داهاتوێکی گەشت و پرشنگدار بڕێەوە کەچی درەنگەترین ڕژەمی کورد کوش فرێدراوەتە ناو زەبڵدانی مێژووەوە و هاوکات پەیامی تەبگەری کۆمەڵگەی کوردستان هەیە. ئەوش باسی لەو کرۆ لە 36مین ساڵی کیمیابارانی هەڵەبجەدا کۆمەڵکوژی هەڵەبجە مێژووی گەلی کورد یەکەمم کۆمەڵکوژی نییە و دو کۆمەڵکوژیش نابێت. ئەوان دەڵێن تاوانی بەو ڕەنگە درڕندان و نامرۆڤانی دەوڵەتی تورک مەبەست ئامانجلەی سڕینەوە لە ناوبردنی گەلی کوردە و هاوکات ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان ڕەژاکیش هەر لەبارەی ساڵادی کیمیابارانی هەڵەبجە دەڵێت تەنها تاوانی خەڵکی هەڵەبجەوە بووکە کورد بوون تا ئێستا شبرینەکانی و کارەساتە لەلای هاوڵاتیان ساڕێژ نەبوون و لەلایەکی دیکەوە بە بەردەوام گەلەکەمان هەولی لە ناوبردن و ڕوبەڕووبوونەوەی کۆمەڵکوژی دەدرێت. و لاهور شێخ جەنگیش دەڵێت بە شکۆ یادی شەیدانی مەرگەسادی هەڵەبجە دەکەینەوە لە پەیامێکی کووردە بە بۆنەی ساڵێتی کیمیابارانی هەڵەبجە. لاهور شێخ جەنگی نووسیوێتی 16 هەموو ساڵێک بۆ ئێمە و هەڵەبجەیەکان و کەسوکاری سەربەرزی قوربانیەکان زام و خەمێکی قوڵەوە باسانی ئەو برینە ساڕێژ نابێن. و نوخشەناسی قایمقامی هەڵەبجەش لە ساڵاتی کیمیابارانکردنی هەڵەبجەدا نووسیوێتی یادکردنەوەی هەڵەبجە لە یاد نەکردنێتی. ئەو دەڵێ هەڵەبجە نەکارە ساتە نەڕوویداوە جینۆسایدی گەلێکی بێدەوڵەتە. 36 ساڵە هەڵەبجە لە چاڕوانی منداڵەوەندبووەکانیدا ڕزگاربوونی کیمیابارانی شەهیدی زیندون. هەڵەبجە ناسنامەیە دروشمە و پێکەوە ژیانە و هاوکاتیش وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران دەڵێ کە 36 ساڵ لە کیمیابارانی هەڵەبجەدا دەڵێن کارەساتی هەڵەبجە برینە کە هەرگیز لەبیر ناکرێت و دەشت لەو ترادشی دیادەری خستکە ڕۆژاوە پێوەری جیاوازی بۆ چەمکی مرۆڤایەتی هەیە. و ناسر کەنعانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس
نووسینێکی بڵاو کردوێت و تێدا باسی لە کیمیا بارانکردنی هەڵەبجە کردووە و دەڵێ بۆ خەڵکی هەڵەبجە و خەڵکی شارەکانی سەرسن و لێران کە پێشتر کەوتبوونە بەرهێرشی چەکی کیمیایی ئەو کات باوشان بۆ بریندارانی و کارەساتی مێژوێ کردەوە ئەو ڕۆژە ڕەش و نەگریسە هیچ کاتێک لەبیر ناکەین و سەرکردەیەکی یەگرتووش باسی لەوە کردووە نەنگی و شوورەیە بۆ دەسەڵاتی کوردی کە زامی هەڵەبجەی قوڵتر کردووە. کارگەری ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەڵێ کە نەنگی و شوورەیە بۆ دەسەڵاتی کوردی کە زامی هەڵەبجەی قوڵتر کردووە. مستەفا عەبدوڵڵا کارگەری ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستان بە هەمان شێوە باسی لە کیمیا بارانکردنی هەڵەبجە کردووە جگەلەوەی کە کاتژمێر 11 بە کاتی باشووری کوردستان لە سەرجەم دام و دەستگا فەرمیەکاندا بە هەمان شێوە دەقەیەک بۆ گیانی پاکی شەهیدان وەستان و پاڵ تاڵەبانیش سەرۆکیەکەتی نیشتمانی کوردستان باسی لەوە کردەوەی خەڵکی هەڵەبجە پێویستێتی خزمەتکردنێتی نەک بیرکردنەوەیەکی تەسکی حەزبەتی بۆ نێچێتمان بەرزانیش بە هەمان شێوە سەرۆکی هەرێمی کوردستان لە پەیامێکدا دەڵێ کیمیا بارانکردنی هەڵەبجە ئەڵقەیەکە کە لە زنجیرەیەک تاوان دەرحەق بە گەلی کوردستان ئەنجام داوە. بە هەمان شێوە مەسرور بەرزانیش ڤیدۆی ساتی کیمیا بارانکردنی هەڵەبجەی لە پەڕەتابەتی خۆی لە فەیسبوک بڵاو کردێتەوە و نووسێتی نابێ بێڵین ئەم تاوانە لەبیر بچێتەوانە جارێکی دیکە. دەمێ ئاماژە بۆ بکەم کە ئەمڕۆ بە چەند ڕێوڕسمێک ساڵاتی کیمیا بارانی هەڵەبجە کرایەوە. ئەمڕۆ 16 سێ لە ساڵاتی هەڵەبجەدا بەرپرسانی شارەکە لە مەزارگەی شەهیدان لە پێشوازی میواناندا بوون و کاتژمێر دەی بەیانیش ڕێوڕسمی سەرەکی بە کاتی هەرەمی کوردستان دەستی پێکرد. هاوکارانم دووسێکی تایبەتیان لەبارەی کیمیا بارانیکردنی هەڵەبجەوە ئامادە کردووە پێکەوت دەبیستێبین. هەڵەبجە زامێکی ساڕێژ نەبوو بە جەستەی وڵات. ئەمڕۆ 36 ساڵ بەسەر کیمیا بارانکردنی هەڵەبجە لەلایەن ڕژێمی بەعسەوە تێدەپەڕێت. ئەو کیمیا بارانکردنی گۆڕایی شەهیدبوونی 5,000 و برینداربوونی هەزاران هاوڵاتی مەدەنی بوو بە برینێکی هەمیشەی بەجەستەی گەل و وڵاتەوە و بۆ هەمیشە بە ساڕێژ نەبووی دەمێنێتەوە. بەڵام ئێستا دەوڵەتی تورک بە کیمیا بارانکردنەکانی بەردەوامی بەو بری نەدەدا. 36 ساڵ پێش ئێستا و لە 16 ئاداری ساڵی 1988 ڕژەمی بەعسی دڕندە بە بڕیاری عەلی کیمیاوی لە ڕێگەی فڕۆکەوە هەڵەبجە و هۆرماڵ و گوندەکانی سنوورەکەیان بردومان کرد و لە ئەنجامدا 5,000 کەس شەهید بوون و زیاتر لە 10,000 کەسیش بریندار و ئاوارە بوون. کیمیا بارانکردنی هەڵەبجە چۆن ڕوویدا؟ وەرزی بەهار بوو، وڵە نێرگزەکان تازە ڕوویان لەخۆر کرده بوو، گەل بە جلوبەرگی ڕەنگا و ڕەنگی کوردیەوە خۆیان بۆ نەورۆز ئامادە کرده بوو. لەلایەکی دیکەشەوە هەوڵا بەردەوامەکانی ڕژێم بۆ لە ناوبردنی کورد گەشت بۆ لووتکە و پێشمەرگەش بە بەردەوامی چالاکی ئەنجام دەدا و وەڵامی ڕژێمی دەدایە و ڕۆژیان لێکردبوون بە شەوە زەنگ. لەو سەر و بەندەدا تەنها ڕێگە بۆ ئەوەی بەردەوامی با هەوڵەکانی خۆی بدات کیمیا بارانکردنی هاوڵاتیانی مەدەنی بوو. بۆیە سەرەتا بە خستنە خوارەوەی پارچە کاغەز ئاڕاستەی بای دیاری کرد، پاشان بردمانی ناوچەکەی کرد. هاوڵاتیان بۆ پاراستنی گیانیان چوونە ژێرزەمینەکانەوە، بەڵام لە ڕێگەی چەندین فڕۆکەوە کە بۆمبی قەدەغەکراوی کیمیاویان هەڵگرت بوو بردمانی ناوچەکەی کرد. با جارێک لە بەهاری گەشەوە ناوچەکە بوو بە گۆڕستانێکی تاریک کە لە چاوتورکانێکدا 5,000 هاوڵاتی شەهید بوون و زیاتر لە 10,000 کەسیش بریندار و ئاوارە و سەرگەردان بوو. بەشێکیان بێسەر و شوێن بوون کە تا ئێستاش نەدۆزراونەتەوە. ئەم ڕووداوە بوو بە برینێکی هەمیشەیی بۆ تەواوی گەلی کورد و هەر کەسێک لە هەر پارچەیەکی کوردستانەوە ڕوو لە باشوور بکات ئەستەمە سەردانی هەڵەبجە نەکات و چاوەکانی پڕ لە فرمێسک نەبێت. هەروها بوو بە سەرچاوەی دەیانکاری هونەری و فیلم و داستان کە بەناوبانگترینیان سروودی بەتەنها جێم مەهێڵن لە وتنی هونەرمەند هێدی قادر و ئاوازانەر عەلی عابدی و شیعری ڕەفیق سابیرە. بەتەنیا جێم مەهێڵن ئەم شەو زریانەم چێنێ هەموو مژدام دەپۆشێ مانگە شەودەم ڕفێنێ
هەڵەبجە بووە تاکە بەڵگا لە بەردەستی کۆمەڵگەی نێودەوڵەتی کە ڕژێمی سەدام خاوەنی چەکی قەدەغەکراوی کۆمەڵکوژی بووە. لە هەمان کەدا بەڵگەیەکی حاشا هەڵنەگرە لەسەر تاوانی ئەو ڕژێمە بەرامبەر بە گەلی کورد کە لە ماوەی 35 ساڵی دەسەڵاتی خۆیدا چی بەرامبەر کورد کردووە. دوایی 36 ساڵ هەڵەبجە خوێنی لێ دەجۆڕێت. 36 ساڵ بەسەر ئەو کارەساتەدا تێپەڕیوە. هاوڵاتیان چاوەڕوانی ساڕژبوونی برینەکانیان بوون و قەرەبوو بکرێنەوە، بەڵام هێشتا بەدەستی دەیان قەیران و کێشەی خزمەتگوزاری سەرەتاییوە دەناڵێنن. تا ئێستا حکومەتی هەرێم و عێراق دوای تێپەڕینی چەندین کابینە ئاوەڕی لێ نەداونەتەوە. هەرچەندە لە سیوەکی کانونی یەکەمی ساڵی 2013 لە پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەم بۆ بوونی هەڵەبجە بە 90مین پارێزگای عێراق کرا، بەڵام بەهۆی داواکاری لایەنە شیعەکانەوە کە چەندین شارە دێ و شارۆچکەی دیکە لە ڕووی ئیداریەوە بکرێن بە شارۆچکە و پارێزگا ڕێگر بوون لە بەردەم بریاری بە پارێزگا بوونی و تا ئێستاش ئەو پرسە بە هەڵواسرایی ماوەتەوە. کیمیابەرانی دەوڵەتی تورک درێژە پێدەری ئەو کارەساتەیە. دەوڵەتی داگیرکەری تورک بە بردومانە بەردەوامەکانی و بەکارهێنانی هەزاران جارچەکی قەدەغەکرای فسفۆر و کیمیایی لە هەرێمەکانی پاراستنی مەدیە و ڕۆژ ئاوای کوردستان درێژەی بەو تاوانە داوە. جاری وا هەیە 26 کاتژمێر بەردەوام بەو چگە قەدەغەکراوانە بردومانی کردووە و بەو هۆیەوە دەیان گەری لە ئازادی کوردستان و هاوڵاتی مەدەنی بوون بە قوربانی و جارێکی دیکە سروشتی ئەو ناوچانەش ناگەڕێنەوە باری ئاسایی خۆیان. تا ئێستاش وڵاتانی نێودەوڵەتی خۆیان لاڵ و کوێر کردووە و چاوپۆشی لەو تاوانەنە دەکەن و دەوڵەتی تورکیش درێژای بە کارەساتی هەڵەبجەداوە و بەردەوامە لە هەوڵەکانی بۆ لەناوبردنی کوردان. بەڕێزان هەر لە ئەمڕۆدا پەیامی زۆربەی لایەنە سیاسیەکان هەیە تا و کاتێک بتوانین یەکێکە و پەیامانەتان بۆ بگوێزینەوە کە لە ڕێگەی ڕادیۆی دەنگی گەلەوە تایبەتیش بۆ بوڵتنی هەواڵە سۆرانەکان بۆیان نردوونێکێک لەوانە عومەر گۆڵپیە ئەندامی خۆلی پێنجەمی پەرلەمانی کوردستانە کە پەیامی خۆی بۆ یادی کیمیابارانکردنی هەڵەبجە نردوو بە پێکەوە گەویسیبین. بەداخەوە ئێمە پێئەنێنە یادێکی تری کیمیابارانی هەڵەبجە و ئەبینین دۆسیەی جینۆسایدی خەڵکی کوردستان چ هەڵەبجە و چ ئەنفال نا لە ئاستی کارەساتە گەورەکە و قوربانیە گەورەکە و قڕکردنی گەلی کوردستان لە ئاستی ناوخۆی و دنیا هەنگاوی گەورەی هاویشتووە وەنە ئاوەدانکردنەوە و خزمەتکردنی بریندارانی چەکی کیمیاوی و تاقانەکانی بەجێماوی کیمیاباران و ونبووەکان هەنگاوی گەورەی نەهاویشتووە. بەداخەوە ئێستا شارەکە لە زۆر ڕووەوە ماڵوێرانی گەورەی پێوە دیارە و ئاسەواری کارەساتی 16 سێ و کیمیابارانی هەڵەبجەی لەسەر دیارە. بەداخەوە ئێستش بریندارەکان برینەکانیان ساڕێژ نەبووە، ئەگەرچی هێندێک لە برینەکان قورسە و بە درێژایی تەمەن ئەمێننەوە، بەڵام بریندارەکان هەست ناکەن حکوومەتی هەرێم دامەزراوە تەندروستیەکان و خەم خواردنیان لە نەخۆشخانەکانی دەرەوە خەمیان لێ بخورێ. ئەمە بەڕاستی یعنی هەموو ئینسانێکی ویژدان زیندوو لەم وڵاتە بژی تێئەگا لەوەی کە لانەکردنەوە لە بریندارێکی چەکی کیمیاوی چکەم تەرخەمیەکی گەورەیە و تا ئێستاش خەڵکی کیمیابارانی هەڵەبجە قوربانیەکان کە سوکاری قوربانیەکان قەرەبوو نەکراونەتەوە و کار نەکراوە بۆ قەرەبووکردنەوەیان، تەنانەت سادەترین شتەکان وەک یەکەیەکی نیشتە جێبوون زۆرێکیان دەدانە ساڵە زەویان پێدراوە و خانوویان بۆ دروست نەکراوە، زۆرێکیان خانووەکان دیوار سولفەیەکیان پێدراوە سولفەکانی کەیان پێ نادرێ و تا ئێستاش هەڵەبجە وەک پارێزگایەکی خاوەن بودجە پارێزگایەکی معتەبەر لە ڕووی قانونیەوە لە هەموو ڕوویەکەوە نە لە هەرێمی کوردستان نە لە عێراق سیر نەکراوە. ئەمانە هەمووی کێشە و گرفتن. بەداخەوە پاش 30 ساڵ لە کیمیابارانی هەڵەبجە هێشتا کەیسی هەڵەبجە زیندووە، هێشتا کەیسی هەڵەبجە
لە لای حکوومەتی هەرێم لە لای لایەنەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستانە کەیسێکی فەرامۆشکراوە و تەنها چەند ڕۆژێک لە 16 سێ خۆیان ناچارە بینەوە باسی بکەن بە درێژایی ساڵ فەرامۆشەکرێ و ئەو بەڵێنانەی ئەدرێ بە هەڵەبجەیەکان یەک لە دوای یەک ئەو بەڵێنانە جێبەجێ ناکرێن دەیان پرۆژەی وەستاو هەیە لە هەڵەبجە پارە و بودجیان بۆ خەرج ناکرێ خەڵکی هەڵەبجە لە بێکاریەکی زۆرە ئەژی و تەنانەت بەداخەوە بەپی ئەو ئامارانەی کە دەستمانەکەون بەردەوام هەڵەبجە و ناحیەکانی دەوروبەری ژمارەی دانیشتوانی ڕوو لە کەمیە و خەڵک ناچارە بێ شارەکە بەجێ بێڵێ بەهۆی کەمی خزمەتگوزاری بەهۆی نەبوونی هەلی کار بەهۆی فەرامۆشکردنی لەلایەن لایەنەکانی دەسەڵات و حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستانەوە. ئەم شەو زریانم چێنێ تەموو مژدام دەپۆشێ تەموو مژدام دەپۆشێ مانگە شەو دەم ڕفێنێ مانگە شەو دەم ڕفێنێ مانگە شەو دەم ڕفێنێ بەڕێزان هەر تایبەت بە هەڵەبجە گوڵستان سایدیش سەرۆکی فراکسیۆنی گۆران لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانیش بە هەمان شەوە لە ڕێگەی ڕادیۆی دەنگی گەلەوە پەیامێکی تایبەتی بۆ هەڵەبجە هەیە پێکەوە گەویستیە بین. من گوڵستان سعید ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان بۆ یادی کارەساتی هەڵەبجە دەمێ پەیامێک ئاراستەی بیسەرانی ڕادیۆ بەڕێزەکەتان بکەم کە پەیامەکەم داواکارێ لە حکوومەتی عێراق و لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم کارەساتە ئەم تاوانە لەلایەن ڕژێمی بەعسەوە ئەنجام درا بۆی پێویستە حکوومەتی عێراقی بەڕەسمی دان بە داوای لێبوردن لە خەڵکی کوردستان و لە قوربانیانی چەکی قەدەغەکراوی کیمیایی بکات و قەرەبووی زیان لێکەوتوان بکاتەوە و هەروەها پێویستە ئەم کارەساتە بە تاوانی جینۆساید بناسێنرێت و پێویستە حکوومەتی عێراقی وەک پارێزگار مامەڵە لەگەڵ هەڵەبجەدا بکە و بە کردار ببینین چۆن مامەڵە لەگەڵ ئەم شارەدا ئەکا و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوەکانی ئاودان کوردنەوە لە کوچە و کۆڵانەکانی هەڵەبجە کە هێشتا وەک خۆیان و کارەساتی کیمیاییان پێوە دیارە دەست پێ بکات چیتر ئەو کارەساتە لەبەر چاوی دانیشتوانی هەڵەبجە ڕۆژانە نەبێت وە پێویستە کاڵ بکرێتەوە بۆیە پێم گرنگە کە ئاودانکردنەوە و هەنگاوەکانی ئاودانکردنەوە لە کوچە و کۆڵانەکانەوە دەست پێ بکرێت هەروەها پێویستە دادگایکردنی ئەو کەس و کۆمپانیانی کە چەکی کیمیان بە عێراق فرۆشتۆ دادگایی بکرێن پێویستە دادگایی تۆمەتبارانی جینۆساید بکرێ پێویستە چارەسەرکردنی برینداران و دابینکردنی دەرمان بە خۆڕایی و دابینکردنی یەکەی نیشتەجێبوون و باشکردنی ژیانی ئابووری قوربانیان کە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەرکی حکوومەتی عێراق بکە و پێویستە ڕێکاری یاسایی بۆ مناڵەون بۆکانی هەڵەبجە گیرێتە بەر و هەوڵی دۆزینەوەیان بدرێ و بە کەس و کاریان شاد بکرێنەوە هەروەها هەوڵی گەشەپێدانی کۆمەڵایەتی شارەکە بدرێت لە ڕوویکردنەوەی سنتەری دەرونی بۆ کەس و کاری قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە هیوای سەرکەوتن بۆ گەلی کورد ئاودان بێ هەڵەبجە ئاودان بێ کوردستان. زیاتر لە 10 ساڵ بەسەر بە بڕیاربوونی
پارێزگای هەڵەبجە تێپەڕە بێت هاوکو وەکو نۆزدەمین پارێزگای عێراق دەستنیشان بکرێ. هەڵەبجەیەکان چاوەڕێی ئەوەن کە دەنگ لەسەر ئەو پرۆژەیە بدرێت کە وەکو نۆزدەمین پارێزگای عێراق هەڵەبجە دەناسێنرێ لەگەڵ نوێنەری هەڵەبجەیەکان لە پەرلەمانی عێراق دکتۆر موسەنا ئەمین گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر ئەو بابەتە. دکتۆر سڵاوت لەبێ ئەم کاتت باس سپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی. دکتۆر گەر لەما ئێستا گوێم لێتە بەڵێ فەرموو. سڵاوت لەبێ دکتۆر سپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی. سڵاو بۆ بەڕێستان سەرچاوم. دەمەوێت پێمان بڵێ دەستپێک کەی ئەو پرۆژەیاسە دەنگی لەسەر دەدرێت هاوکو هەڵەبجە وەکو نۆزدەمین پارێزگای عێراق بناسێنرێت. ڕاستیە وایە زوو دەنگی لەسەر بدرێنی ماوەی چەندین مانگ پێش ئێستا، بەڵام سەرۆکی پێشووی پەرلەمانی لەسەر کارلادرا و هەلبووسی پێی وابوو کە ڕۆیشتنی عێراق بەرەو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ڕێگرە لەوەی کە ئەم پرۆژەیە پەسەند بکرێت، چونکە ئەبێتە هۆی جوڵاندنی ئارەزووی کۆمەڵێک شار و شارۆچکەی تر بۆ داواکاری لەم شێوەیە، بە تایبەتیش لە هەندێک ناوچەی هەستیان لە ڕووی دیموگرافی تائیفی و مەذهبی وەکو ناوچەکانی تەلعفەر و سامەڕا و ئەو شوێنانە، و بەڕوون ئاشکرا وتی کە لە کۆبوونەوەی فراکسیۆنەکانە کە ئەو پشتیوانە و مانعی نییە و سەرۆکی فراکسیۆنەکانی ژەروەها، بەڵام نایانەوێت لەم ساتە وەختە ئەم بابەتە بڕوژێ لەبەرەوەی کە وروژانی ئەم بابەتە ئەبێتەوە کاری وروژانیان دێ داواکاری تر کە ئەبێتە هۆی دروستکردنی تەشویش لەسەر بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردننی پارێزگاکانی عێراق، و بەڵێنی لاکە لە دوای تەواوبوونی ئەو پرۆسەیە ئەویش و فراکسیۆنەکانیش بە هاودەنگی و بە کۆدەنگی ئەو پرۆژەیە پەسەند بکەن و ئەو پرسە کۆتایی پێبێ. ئەم پرۆسەیە چەنی پێچێ دکتۆر موسەنا، چونکە وەکو ئاماژەم پێدا نزیکەی 10 ساڵە بە هەڵەبجەیەکان چاوەڕێی ئەم بڕیارن. ئەمە مێژوێکی هەیە طبعاً کاتی خۆی لە 2013 لە کۆتایی خولی دووەمی پەرلەمان ئەم پرۆژیان هێنا، بەڵام کۆتایی خولەکە بوو ئەو خولە گۆڕا بە خولێکی تر لە ساڵی 2014 و ڕاوسەرنجی پەرلەمانی ئەو کاتە وابوو کە پێویستی بە قانون نییە و ئەم بابەتە لە ضمنی دەسەڵاتەکانی هەرێمەکانایە کە پارێزگا نوێ دروست بکەن، و بەعتیباری ئەوەشی کە دەستوری عێراق ئەو بڕیارانەی پەسەند کردووە کە حکوومەتی هەرێم پێش لە دەرچوونی دەستور لە 2005 داوێتی کە یەکێکیان بڕیاری پەرلەمانی هەرێمی کوردستانە بە پارێزگابوونی هەڵەبجە لە 1999. ئەمانە هەمووی ئەبێتە بنەمای ئەوەی کە پەرلەمان ئەم بابەتە پێویست نەکات مناقەشەی بکایە دەنگی لەسەر بدا، بەڵام دوایی بینیمان کە بە عەمەلی حکوومەتی عێراق چاوەڕێی قانونێکە، چونکە پێگەباتە پێشەوە و پێگەێنێتە دواوە. هەندێک لە وەزارەتەکان ناوخۆ و بازرگانی و کۆمەڵێک پلاندانان و ئەمانە وەکو پارێزگا مخاتەبەی هەڵەبجەیان کردو و کتابیان بۆ نووسیوە، بەڵام لە هەمان کاتە لە هەر پرۆژەیەکە داهاتەوە بۆ پەرلەمان دووبارە ئەمان بینی هەڵەبجە لە تۆمارەکانی وەزارەتی پلاندانانە هەر قەزایە، و ئێمە مەجبور ئەبووین لە قانونەکانی بودجەی ساڵی 2015 بە دواوە کە ئێمە لە 2014 چوینەتە پەرلەمان تا ئێستا لەو هەموو بودجەیەک ئێمە هەڵەبجەمان لەناو قانونی بودجەدا کردو بە پارێزگا، ناومان لێناو محافەزەی حەلەبجە و بودجەیەکیشمان بۆ تەرخان کردو ئەگەر ڕەمزیش بوو بێ و دەنگی لەسەر دراوە. ئەمەش خۆی بەڕاستی ئەتوانی پێمان بڵێ ئەو بودجەیە چێنێکە دکتۆر موسەنا؟ من باسی کۆمەڵێک بودجە ئەەکەم لە 2015 تا ئێستا جیاواز بووە، هەندێجار کەم بووە، هەندێجار زۆر بووە، بەڵام بەعام ڕەمزی بووە 750 ملیار بۆ 2 ملیۆن بۆ 2 ملیار بووە. ئەم بابەتانە بۆ کۆتا بودجەش من داوای 2 ملیارم کرد بۆ هەڵەبجە، لە ڕاستیە ئەمزانی کە زیاتر لەوە پەسەند ناکرێ، چونکە بەڕسمی وەکو عەرزم کردی لای حکوومەتی عێراق هەڵەبجە نەبووتە پارێزگا تاوەکو بودجەیەکی تایبەتی بۆ تەرخان کرێ. باشە، بەڵام ئەوە پرسیارەکەی منەوەیە، یعنی ئایا
کاتێک کە قانونی بوجە قانونەوە لە قانونێکی وەکو بوجەدا هەڵبجای هەموو جارێک بۆ 4-5 جار لە قانونەکانی بوجە کراوە بە پارێزگا و دەنگی لەسەر دراوە لە پەرلەمان. ئەمە لە کاتی خۆیان کە ئێمە باسییان بابەتەمان کرد وتمان ئایا دوای ئەمە ئەم پرسیارەمان وەڕژان پێویستی بەوەیە قانونێکی تایبەتیە بێ، بەڵام بەداخەوە دووبارە ڕوبەڕوە بووینەوە لەگەڵ ئەو تێگەیشتنەی کە نەخێر بوون بە پارێزگا لە مستەوای عێراق پێویستی بە قانونێکی اتحادی تایبەتە بە عێراق لە پەرلەمانی عێراق دەرچێت وەگەرنا مەسەلەی پشتیوانی دەستوری کە ئەوەی کە باسم کرد ئەگەر هەڵە نەبە مادی 14 تقریبا مادەکاڵێ هەموو بڕیار و قانونانی کە لە پەرلەمان و حکوومەتی هەرێمەوە دەرچوون پێش دەستور واتە پێش 2005 ئەم دەستورە پەسەندیانەکە مەفروض بوو لە دوای ئەم مادە دەستوریە پێویست نەبووایە هەڵبجا ئەسڵەن قانونی بۆ دەرچێ باعتیبار لە دەستورە پەسەند کراوە ئەم بابەتە، بەڵام هەر نەبوو لە بەردەوامبوونی ئەم بابەتە من ساڵونیە پێش ئێستا قانونێکم برد بۆ پەرلەمان، هەر ئەم قانونێکی ئێستا لە پەرلەمانە من بە ناوی مقتەرح قانون بردم. مقتەرح قانونیش واتە پێشنیازی یاساوەیە کە پەرلەمانتاران پێشکەشەکەن بە پەرلەمان بە ئیمزای لانی کەمی دە پەرلەمانتار و مەشروعی قانون یا پرۆژەی یاساوەیە کە حکوومەت دەینێرێ. منە و کاتەوەم تەقدیم کرد چوم هەڵبوسیم دوای ماوەیەکی زۆر قەناعەت پێ کرد حواڵەی کرد بۆ لیژنەی یاسایی، دوو دانیشتنیشم لەگەڵ لیژنەی یاسایی کرد بە حزوری زۆرینەیان یا هەمویان. لە دوای ئەوە هەر قەناعەتەکە وا بوو کە ئەمە پێویستی بە یاسا نییە و هەندێک لەو بەڕێزانە ترسیان هەبوو کە گوایە لە دەنگدان لە پەرلەمانە بکەوێ و ئەم بابەتەگە لە پەرلەمان لە دەنگدانە بکەوێ و کاتێمە و مافەمان لە دەست دەرەچێ. قەناعەتی من وا بوو ئەوە وانیە لەبەر چەند هۆکارێک یەکەم ئێمە ئەگەر مافێک بە دەستور جێگیر بوو بێ بە دەنگدانی پەرلەمان ناکەوێ ئەو کاتە توانی لە ڕێگای محکەمەی اتحادیەوە بە حکمێکی محکەمە حکوومەت ئیلزام بکەیت کە احترام لەو مادە دەستوریە بگرێ کە ئەڵێ بڕیارەکان و قانونەکانی حکوومەت و پەرلەمانی هەرێم پێش لە 2005 دەستورین و پەسەندکراون. خاڵێکی ترەوەیە وتم ئێمە با دوو خوێندنەوەی بۆ بکەین وەکو ئێستا کە بۆی کراوە، بەڵام دەنگدان نەکەین لەسەری تاوەکو کۆدەنگیەک لە ناو فراکسیۆنەکان دروست دەکەین. ئەوەش بەڵگەیەکی تری من بوو کە پێویست بۆ ناکە ئەو ترسە بێنینە پێش خۆمان، بەڵام بەڕاستی هەستم کرد کە دڵگەرمێکی پێویست نییە لە بابەتەکەدا تاوای لێهات سوودانی خۆی ئەو بابەتی ئێمەش لەوێ ڕاوەستا خولی پەرلەمانی ئەو کاتشتەوە بوو ئەم خولی نوێ دەسی پێ کرد. لەم خولی نوێ سوودانی خۆی وەکو بەشێک لە بەرنامەی حکوومەتی خۆی ئەم قانونەی نات بۆ پەرلەمان و ئێستا قانونەکە دوو خوێندنەوەی بۆ کراوە ماوەتەوە بخرێتە دەنگدانەوە. من زیاتر لە 60 ئیمزام کۆ کردوەوە 62 ئیمزا بۆی کە دەنگدان بۆی بخرێتە. پێویستی بە چەند ئیمزا بەکۆی گشتی؟ پێویستی بە چەندێکە خۆی بۆی داخڵکردنی بڕگەیەک لە خشتەی کاری پەرلەمان پێویستی بە 50 ئیمزایە. تۆ 62 کۆ کردوەوە تا ئێستا؟ بەڵێ باشە. بۆەوەی کە سەرۆکایەتی ناچارکەین بیخاتە ئەجێندای کارەوە. باشە. بەڵام دووبارە لێرە شەهر سەرنجەکان ئەوەیە با کۆدەنگی بۆ دروستکەین و ئێستا پەرلەمان سەرۆکی نییە و اینجا ئەم بابەتە بێتەوە کاریەوەی کە بەشێک لە سونەکان بەشداری کۆبوونەوەکان ناکەن و دروستبوونی دەنگدان و نیساب تۆزێک. ئەمە هۆکارێکی سیاسی لە پشتەوەی دکتۆر موسانا یاخودنا؟ وڵی گومانیتیان نیە هەموو شتێک لەم بابەتانە ئەکرێ هۆکاری سیاسی لە پشتەوە بێ، بەڵام من کە ئەو ئیمزایانم کۆ کردەوە بەڕاستی ڕۆشتم لە تونترین دەنگەکانی پەرلەمانی پێکاتەی شیعەوە دەستم پێ کرد. بینیم کە ئەم لەبەر بابەتەکە و ئەم لەبەر احترامی ئێمە یعنی گرفتێکیان نییە ئەمەدەن تێپەڕێنن و قوربانیەکانی هەڵەبجا نرخێنن. بز نازانم ئەم دڵە ڕاوکیە چییە کە هەیە وایە شتێکی ڕاستەقینەیە. باشە هەروە گومانێکە. باشە دکتۆر موسانا، جیا لە مەسەلەی بە پارێزگا بوونی هەڵەبجا
بۆچی تاواکو ئێستا هەڵەبجە ئەم کارەساتە گەورەی بەسەر هاتووە بە جینۆساید دەناسرێنراوە پێویستی بە دۆسی بە ئەندامبوونی عێراق لە دادگای تاوانی نێودوڵەتی خۆی ئەگەر لەسەر مستەوای نێودوڵەتی بڵێ جیا لەسەر مستەوای عێراق جیا لەسەر مستەوای عێراق ئەم محکەمە و ئەم پەرلەمان و ئەم حکوومەت و هەمووی بە جینۆسایدی ناساندووە بەڵێ لەسەر مستەوای نێودەوڵەتی عێراق ئەندام نییە لە هاوپەیمانی ڕۆما کە ئەساسە بۆ پێگەێنانی محکەمەی تاوانەکانی نێودەوڵەتی و لەوانەیە ئەوە یەکێک بێ لەوە کارانەی کە عێراق نایەوێ ئەندام بێ ئەسڵەن لەبەرەوەی کە دەسڵاتدارانی پێویستی بەکاری جددی نیە لەلایەن پەرلەمانتاران و ئازادی خوازانەوە بۆی بە زووترین کات عێراق پەیمان نامی ڕۆما واژۆ بکە یان خۆی ناوێت لە خولی سێمی پەرلەمانەوە شارەکەین بۆ ئەم بابەتە و داواکەین بەڵام هەست دەکەین نەخێر هیچ دڵگەرمیەک بۆ ئەم بابەتە لەلایەن زۆرێک لە بە تایبەت حیزبەکانی دەسەڵاتەوە نە کوردی نە عەرەبی نە بڵێن شیعی و سنی دڵگەرمیەک نییە بۆ ئەم بابەتە حیزبەکانی گەورەی دەسەڵات تێوەگلاون لە کۆمەڵێک تاوان خۆیان یان هەندێک لە سەرکردەکانیان لەبەرەوە نایانێ عێراق بچێتە ژێر کێفی ویلایەتی قەزایی ئەو محکەمەیە تاوەکو محکەمەیە دەسەڵاتیە بێ بۆ لێبێچینەوە و بە دوواداچوون و دەستگیرکردن و سزادانی ئەو کەسانەی کە لەم حیزبانی دەسەڵاتی عێراق کە تاوانی جەنگیان ئەنجام داوە یا تاوانی دژە مرۆڤایەتیە یا هەر تاوانێکی تریشیان. دکتۆر موسەنا ساڵانێکی دوور و درێژە لە یادی کیمیا بارانی هەڵەبجەیە من گوێم لە کۆمەڵی خاڵە بێ کە هەڵەبجەیەکان داوایەکەن بۆ ئێوە نەتانتوانی وەکو نوێنەری هەڵەبجەیەکان ئەم ئەرکە بگرنە دەست و فشار بکەن لە لایانی بەرپرس لە عێراق نابێت تاوان بارانی تاوانە مەزنەکان لە سزا ڕزگاریان بێ و پێویستە قوربانیان قەرەبوو بکرێنەوە کە من بۆ خۆم لە ماوەی 2 ڕۆژە پرۆگرامەکەم لەسەر هەڵەبجە و قسەم لەگەڵ زۆربەی قوربانیەکانە کردو زۆر بەگلەین لەوەی کە زۆر پەراوێز خراون. ئەوە ڕاستە ئێمە لە زووە هەوڵ بۆ بابەتادەین دەڕاستیان من بە چڕی زیاتر لە 4 ساڵاتوان بڵێم ئیش لەسەر قەرەبووکردنەوەی خەڵکی هەڵەبجەکەم لەسەر ئەساسی یاسای زیندانە سیاسیەکانی عێراق کامە بابەتێکە من زۆر جار وروژاندوو مە لێرەش حەزەکەم ئاماژەی پێ بکەم ئەم یاسای هەموارکراوی زیندانە سیاسیەکانی ساڵی 2013 مافێکی دابین کردبوو بۆ هەڵەبجە کە هەموو ئەوانەی لە هەڵەبجەدا کیمیاوی لێدراون و لە ئەنجامی کیمیاوەکەەوە یعنی لەو کاتی کیمیاوەکان لەوێ بوون و ئاوارە بوون بۆ ئێران مافی زیندانی سیاسی و مۆچەی مانگانەی زیندانی سیاسیان پێ بدرێ واتە مانەوەیان لە ئێرانە حکومن وەکو زیندانی سیاسی حساب بۆ بگرێ ئەمە لە قانونەکەدا هەبوو لە 2013 بەداخەوە حکوومەتی عێراق جێبەجێ نەدەکرد بۆ ئەم بابەتە من دەیان جار متابعەم کردووەوە سەرۆکی زیندانە سیاسیەکانم هێنا لە خۆلی پێشوو بۆ لێپێچینەوە زیاتر لە 40 دقە لە ناوهۆڵی پەرلەمان لەسەر ئەم مافەی خەڵکی هەڵەبجە بۆ جێبەجێ ناکرێت و جگە لە دانیشتنەکانی تایبەت و جگە لە سیمینار و کۆڕ و ڕوژاندی ناو پەرلەمان و پێشکەشکردنی داواکاری بۆ سەرۆکایەتیەکانی عێراق و لیژنەی دارایی و لە کاتی مناقەشەی بوجە بۆ تەرخانکردنی بوجەیەک بۆ ئەم بابەتە و یعنی بەدەیان شێوە من لەسەر ئەم بابەتە ئیشم کردو ئێستا گەشتۆتە ئەنجامەکەی ئەوەیە کە لە زیندانە سیاسیەکان آخر وەڵامیان بۆ ئێمە لە دوای ئەو بە دوواداچوون و لێپێچینەوەانە ئەوە بوو کە بیانویان بەوە هێنایەوە ئەنجومەنی دەوڵەت کە جهێتێکی فەنی یاساییە لە عێراقا پێی وایە کە ئەم قانونە بەنسبەت هەڵەبجەوە نەقسەی تەشریعی تایە واتە کەم و کورتیە لە ڕووی یاسادانانەوە کە بەس لە تعریفاتەکانە لە یاساکە باسی هەڵەبجە کراوە لە تەفاسیلی قەرەبوو و دروستکردنی لیژنە و ئەحکام و چۆنەتی قەرەبووکردنەوە جارێتر ئاماژەی بە هەڵەبجەتیان نیە بەداخەوە ئەوەش هەڵەیەکە کە پەرلەمانتارانی کورد کردویانە کاتی خۆی لە تانوبۆی یاساکە جێگەی هەڵەبجەیان نەکردوێتەوە تەنها لە تعریفاتەکانە نەبێ باشە ئێستا وتیان ئەم قانونە بێ هەموار کرێ هەموارمان کردووە بەندە لەگەڵ دەستگای زیندانە سیاسیەکان لەسەر خەت بووم هەموار کراوە ئێستا لە ئەنجومەنی دەوڵەتە مەجلیسی دەولە مەجلیسی دەولەش ئەو دەستگایەیە کە وەکوتر پیاچوونەوە بۆ سیاغی تەشریعی یاخود داڕشتنی یاسایی ئەو قانونەکەوە پەیوەندیەکە بە وڵایەنانەوە کە معنین بە بابەتەکە سەرنجیان وەرەگرێ دواتر وەکو بڵێ ئەم ئەیکوڵێنێ حاضریەکە ئیخاتە بەردەم ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیرانی ژێنێرێ بۆ پەرلەمان لەو تیدارەی کە
دوومان پێش ئێستا ئێمە لەگەڵ بەڕێز زەمینداری گشتیەکرد و سەردانی سەرۆک وەزیرانی عێراق سوودانیمان کرد. لەوێ من ئەم بابەتەم بۆ بیر هێنایەوە کە یەکەم پێویستە سەردانی هەڵەبجە بکە بەداخەوە دوێنێ بە فەرمی ڕایگەاندۆ کە بەشداری نابێت داوای لێبوردنەکە. خاڵێکی تر وتم پێویستە کۆمەڵی مافی هەڵەبجە هەیە لەم دەرفەتی سەردانە تا ئەگەر بتوانی و ئەگەر نەشتوانی خەمی جدیان لێ بخۆی. لەوانە باسی ئەوم کرد کە ئەو قانونە ئەبێ لە جەنابەت داوا بکەی ئەو کۆنجومەنی وەزیران لە مەجلیسی دەولە کە ئەو قانونە زیاتر لە 6 مانگە لەلایەنە ئامادەی کەن و بینێرن بۆتە، چونکە وتم 4-5 من لە ئەنجومەنی دەوڵەت من ئەمەم متابعە کردو بەس دیارە فشاری ئێوە یەکلاکەرەوە بێ و ئێمە نابێ. ئەو خاڵێکی تر باسی کۆمەڵێک استحقاقاتی ترمان کرد لەوانە مەسەلەی طبعا ئەو قەرەبووەکە جەنابەت باست کرد من لەوە چوومە سەر ئەم بابەتە. بابەتی قەرەبووی ئەساسی خەڵکی هەڵەبجە لە ڕووی مادیەوە بریتیە لەمە، چونکە ئەمە یعنی دەیان 1000 ملیۆن دینار مانگانە بۆ خەڵکی هەڵەبجە. ئەمە گەورەترین قەرەبووی مادیە بۆ ئەوان واگەر ئەمە جێبەجێ ببێت تر قەرەبوویەکی تری ڕەنگە پێویست نەبێ هەڵەبجە. باشە کاک موسەننا خاڵێکی تر ئەوەمان کرد کە معبەری سازان دروست کرێ. سازان معبەرێکە حکوومەتی عێراق بەڕسمی ناساندوێتی، بەڵام دروستکردنی ژێرخانەکەی پێویستی بە چەند ملیۆن دۆلارێکە بۆ ئەوەی کە ئامادە بێ بۆ ئاڵوگۆڕی بازرگانی و ئەمە زۆر گرنگە بۆ بژانەوەی ئابووری خەڵکی هەڵەبجە. خاڵێکی تر باسی کۆمەڵێکی تر لەوانە مەسەلەی چارەسەری بریندارانی کیمیاوی و کۆمەڵ لە پتری شتی لەم بابەتانی تابێت بە خەڵکی هەڵەبجە، بەڵام گرنگترینیان ئەو دوسێ خاڵە بوو کە بۆ بەڕێستم باس. باشە ئەوانە هەمووی کاری باشن و جێگەی دەستخۆشین، بەڵام ئەوەندەی عیبرەت لە جێبەجێکردن هەیە بەوەی کە تا شنێک جێبەجێکرێت، چونکە خەڵکی هەڵەبجە پێویستی بەکردارە. لەگەڵ سەرۆکی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە گفتوگۆم کردو باس لەوە کە بەرکەوتوانی چەکی کیمیایی بفعلی ئێستا 30 کەسن لە ناو هەڵەبجە کە حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان ئاوڕیان لێ نادەنەوە بەهۆی خراپی باری ئابووری ئێستا هەوڵاتیانەوە بۆ خۆ دەزانی موچە نادرێ لەسەر ئەرکی خۆیان ئەڵێ چارەسەری خۆیانەکەن. لەم بوارەشە یعنی کار کراوە. سەرۆکوەزیرانی ئێستا عێراق ماوەیەک لەمەوە پێش دوو ڕاوێژکاری خۆی نات لەگەڵ وەزارەتی تەندروستی بۆ هەڵەبجە و 15 کەس لە بریندارەکانیان هێنا بۆ بەغدا بۆ لێکۆڵینەوە لەسەر بابەتی چارەسەریان. شتەکان متەوازعن زۆر کەمترن لە ئاستیەوەی قوڵی برینەکەەوە ئازارە گەورەکەی، بەڵام جوڵەیەک هەیە بۆ ئەو ئیتیجاهش کە ئەو بریندارانە حکوومەتی عێراق بە تەواوی تێچوونی چارەسەریان بگرێتە ئەستۆ. ئەوەش کەمترینی مافەکانی ئەوانە کە مستحقینی ئەم کەمتر خەمیانە لە هەردوو حکوومەتەوە بۆ گومانی تیانە، بەڵام لە حکوومەتی هەرێمەوە زۆر زیاتر بۆیان. لەت ناشارمەوە دکتۆر موسەنا دوێنێ خاڵێک زۆر سەرنجی ڕاکێشام یەکێ لە کەسوکاری قوربانیانی هەڵەبجە باس لەواکە دەڵێ من هەتا لە ژیانم چارەسەری پێویستم بۆ ناکرێت، بەڵام دوایەوەی کە ئەمرم کوڕ و کچەکانم بە ناوی وارسی شەهیدەوە من حیان بۆ دانن بۆ خوێندن و بۆ ئەمانە. ئەمە کەم تەرخەمی نییە، عیبەنیە لە دوای 36 ساڵە کیمیابارانی هەڵەبجە هەردوو حکوومەتی هەم هەرێمی کوردستان و هەم حکوومەتی ناوەند بەو جۆرە مامەڵە لەگەڵ قوربانیانی کەسوکارانی هەڵەبجە بکەن. بێگومانەوە تاوانێکی قێزەونە بەرامبەر بەو بریندارانە، تاوانێک هەردوو حکوومەتیان بەشدارن، بە تایبەتیش حکوومەتی هەرێم و چونکە بۆچی بە تایبەتی حکوومەتی هەرێم لە کاتێک کامە تاوانێکە حکوومەتی اتحادی ئەو کاتەی عێراق ئەنجامی داوە. تاوانی حکوومەتی هەرێم ئەوە بوو کە ئەوە ئەم بابەتەی لە سەرەتاوە بخستایەتە ئەستۆی حکوومەتی عێراق و ئەم ڕژێمە تازەیی کە لە عێراقا دروست بووە تەواوی خەڵکی کوردستان قەرەبوو بکاتەوە، بە تایبەتیش ئەو شوێنانەی کە ڕاگوێزراون قەرەب جینۆساید کراون، ماڵ و حاڵیان وێران کراوە، برینار کراون، شەهید کراون، ئەنفال کراون. ئەمە لەبەر خاتری ئەوەی کە بڕێبووجەکەمان بۆ زیادکەن و لە جیاتی 14 لە 17 بنێ، ئەمە لەفیان لە کۆڵی حکوومەتی عێراق کردەوە وەوتیان ئێمە خۆمانە چینە ژێر ئەو ئەرکانە، بەداخەوە متاوانێ بوو بەرامبەر بۆ خەڵکەی کە مستحقی ئەو قەرەبووان لە حکوومەتی عێراقی کردیان و ئەمە تا ئێستاش بەردەوامە. هەوڵی ئێمە لە هەمواری یاسای زیندانە سیاسیەکان و لە
ئەم هەوڵەی ئەخیری یەکگرتوش کە سواز بخوا زۆر کاریگەر بوو بۆ چارەسەری کێشەی موچەی خەڵک لە محکەمەی اتحادی ئەو داوایی کە یەکگرتو کردی ئەمە لەم ڕوانەوە هەوڵمانداوە ئەم مەسئولیەتە جارێکی تر بخینەوە ئەستۆی حکوومەتی اتحادی ئەو هەڵە گەورەی کە هەرێم ئەو تاوانەی کە هەرێم ئەنجامی داوە بەرامبەر بە خەڵکەکەی ئێمە لای بین بۆ چەندین جار من لەگەڵ سەرۆک وەزیران جیاوازەکانی عێراق هەمە وتووە کە ئەوانەی شەهیدن وە زیندانی سیاسین وە جینۆساید کراون ئەنفالن هەر جۆرەکی تر تاوان بەرامبەریان کراوە ئەمانە چێ کردوێتی ڕژێمی بەغدا کردوێتی و ئێوەن وارسی ڕژێمی بەغدا ئێوەن قەرەبووی کۆیتان کردەوە هەرەبێ ئێوەش بن قەرەبووی خەڵکی کوردستان و ئەو بریندارانە و ئەو جینۆساید و تاوان بەرامبەر کراوانە بکەنەوە ئەمە وایە لە سەرەتاوە بە هیچ جۆرێک لە ژێر هیچ بیانویەکە حکوومەتی هەرێم ئەم دەسڵاتە بە خۆی نەدا کە مافی شەخسی ئەمانە ئەمە مافی شەخسیە مافی شەخسی ئەمانە دەستێ وەردا و دیبا بیخاتە سەر ئەستۆی بووێک کە تەخشان و پەخشانی ئەکرد و نەیتوانی بە هیچ شێوەیەک ئەوەی کە پێویستە بۆ ئەو قوربانیانەوە بۆ ئەو خەڵکە جینۆساید کراوە ئەنجام بدا تاوانباری یەکەم حکوومەتی هەرێمە چونکە ئەو خۆی وتی بە حکوومەتی اتحادی ئەو بجێ لە ساحەفەیەمان بنێ و ئێمە خۆمانەچینە ژێر ئەم بەرپرسیارەتیەوە من چەندین جارم قسەم ڕوبەڕوو کراوەتەوە لەلایەن زیندانە سیاسیەکان و دەستگای وتیانە لەسەر ئەو بنەمایە ئێمە نەچوونەتە ژێر ئەم مەسئولیەتە و ئێستاش لە هەمواری یاسای زیندانە سیاسیەکانە دوو هەمواری ئەساسی تایە بەنسبەت خەڵکی کوردستان بەلای منەوە گرنگە یەکیان ئاماژەم پێکرد تەواوکردنی ئەو مافەکەی هەڵەبجەیە لە هەموو یاساکە دووهەمیان هەموو زیندانە سیاسیەکانی هەرێمی کوردستان بچنە سەر بەغدا حقوق و امتیازاتیان هاوتا کرێ لەگەڵ هاوڕێکان و هاوشێوەکانیان لە عێراق والحکوومەتی عێراقی بچێتە ژێر بەرپرسیارەتی ئەو قەرەبووکردنەوە ئەمە خاڵێکی زۆر گرنگەوە ئەمەیە بۆ تەوەکاری ئێمالکردنی هەڵەبجە و هەموو جینۆساید کراوەکانی تری کوردستان. دنیاک سپاس دەکەم دکتۆر موسەنا ئەمین نوێنەری کورد لە پەرلەمانی عێراق سپاس بۆ ئامادەبوونت. مێژووی شاری هەڵەبجە یەکێکی دیکە لەو دۆسێ تایبەتانەی کەم ڕۆ بۆمان ئامادەکردوون بە خۆتان نەزانن کە هەڵەبجە شارێکی فرە ڕەنگ فرەنەتەوە لە مێژووی خۆیدا خاوەنی جوگە لە موسڵمانەکان ئەوانی کە بەفعلی دینی ئیسلامیان تەطبیق کردووە کۆمەڵی دینی دیکەش لە مێژووی هەڵەبجەدا لەوێدا گیان گرت و جوگە لەوەی کە نەتەوەی دیکەش لە ناو شاری هەڵەبجە بوون کە وێنێکی جوانی پێکە و ژیانیاندا و جوگە لەوەش لە ڕووی کشت و کاڵی و لە ڕووی هونەریشەوە شوێن پێگی خۆی هەتاوەکوونە ئێستش دیارم با پێکە گەویستی ئەم راپۆرتە بین وردەکاری زیاتر لێرەدا خراوەتە ڕۆ. مێژووی دروستبوونی شاری هەڵەبجە قوربانی تۆزی ڕێگەتم ئەی بادی خۆش مرور ئەی پەیکی شارەزا بە هەموو شاری شارە زۆر قوربانی تۆزی ڕێگەتم ئەی بادی خۆش مرور ئەی پەیکی شارەزا بە هەموو شاری شارە زۆر قوربانی تۆزی خوش مرور ای خیکی شارزا به همون شاری شارزور دەشتی شارەزۆر تەنها لە بەروبوومی کشت و کاڵیدانا بەڵکو لە پلەی ئەدەبیات و شاعریشدا لە پلەی یەکەم بووە نیشتیمانی دەیان هەرەمی مەزنی ئەو مەجالە بووە. دەشتی شارەزۆر بەهۆی هەڵکەوتە و شوێنی جوگرافیا و بەپیتی خاکەکەی بەگزادەکانی شیوەکەڵ کە پێیان دەوترا سیانزە بنەماڵە لەوێ نیشتەجێ دەبن و ئاوەدانی دەکەنەوە. ئەم ناوچە ئاوەدانە ئەمڕۆ ناسراوە بە پارێزگای هەڵەبجە. شاری هەڵەبجە ساڵی 1650 لەلایەن بنەماڵەی حەمەد چاوش شیوەکەڵی ئاوەدان کراوەتەوە. دواتریش بە تەنیشت ئەوانەوە هەندێک ماڵی جوولەکە نیشتەجێ بوون. ناکۆکی زۆر لەسەر مێژوەکەی نییە. پەسەند کراوە کە عوسمانیەکان لە ساڵی 1700
بنیاتیان ناوە. سەرەتا خێڵەکانی جاف لەو ناوچەیە نیشتەجێ بوون کە زیاتر لە 12,000 خێزان بوون تا دواتر بەهۆی هەڵکەوتەی جوگرافیاکە و خەڵکی تر لە ناوچەکانی ترەوە ڕوویان تێکردو و زیاتر ئاوادان بۆتەوە. مستەر ریچ لە گەشتەکەیدا ساڵی 1820 هەڵەبجەی بەشاردانەوە. لێکدانەوە بۆ چوونەکان لەسەر ناوی هەڵەبجە پێچەوانەی دروستبوونەکەی ڕاجایی زۆر لەسەر ناونانی هەڵەبجە هەیە. لەوانە بۆ چوون یەکەم دەڵێن ئەو ناوچەیە شوێنێکی جوان و دڵگیر بووە لەبەرەوە پێیان وتووە عەجەب، جا دواتر گۆڕدراوە بۆ هەڵەبجە. بۆ چوونی دووەم دەڵێن کابرایەک لەو شوێنەدا بێچوە هەڵوەیەکی گرتووە، ئەو کاتە وتراوە هەڵۆبەچە، پاشان بووە بە هەڵەبجە. بۆ چوونی سێمیش دەڵێن خەڵکی کرماشان بۆی بازرگانی و سەردانی حەڵەبیان کردووە. لە سووریا دواتر ئەو ناوچەیان بینیوە هەستێکیان بە لێکچوونێکی زۆر کردووە لە ڕووی کەشوهاوە پیان وتووە حەلەبی بچووک، پاشان پیان وتووە حەلەبجە. بۆ چوونی چوارەمیش دەڵێ کابرایەک بە ناوی هەڵۆبەک ئاوەدانی کردوتەوە و لەوە پیان وتووە هەڵۆجە و پاشان گۆڕدراوە بۆ هەڵەبجە. بۆ چوونی پەنجەمیش دەڵێن میری دەوڵەتی سەلجوقیەکان ئەلەب ئەرسەلان لە کاتی سەردانیدا بۆ کوردستان بە هەڵەبجە گوزەری کردو و ناوی لێناوە ئەلەبجە، واتە شوێنی ئەلەب ئەرسەلان، دواتریش گۆڕدراوە بۆ هەڵەبجە. ئەم بۆ چوونە لە هەمویان زیاتر نزیکە لە ناوی هەڵەبجە و مێژوونووسی کورد مامۆستا جەمال بابان ئەم ڕای پەسەند کردووە لەبەر چاوگرتنی ناو شارەکانی تر کە زۆربیان بە ناوی کەسەکانەوە ناونراوە. ئەم ڕایان لە ڕاکانی تر بێ سرخۆی نیشانداوە. هەڵەبجە لە ڕووی کارگێڕیەوە ساڵی 1889 بۆتە قەزا. ساڵی 1950 ناحیەکانی سیروان، شارەزور، پێنجوێن، خورماڵ و وەرماوە پێکهاتووە. لە ساڵی 1950دا پێنجوێن و داتریش دەربەنیخانی لێجیا دەبێتەوە. ساڵی 1968 یەکەم هەوڵی بە پارێزگابوونی هەڵەبجە دەدرێت، بەڵام سەرکەوتوو نابێت. ساڵی 1999 بڕیاری بە پارێزگابوونی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بۆ دەردەکرێت. سیانزەی ئازاری 2014 سێ ڕۆژ بەر لا یادی کیمیابارانی هەڵەبجە بڕیارەکە بە فەرمی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و ڕاگەیەنرا و بەمەش بۆ چوارەمین پارێزگای هەرێمی کوردستان. ڕۆژی سیانزەی مانگی سێ ساڵی 2023 ئەنجومەنی وەزیرانی عێراق دەنگی لەسەر پرۆژە یاسای پارێزگابوونی هەڵەبجەدا و ڕەوانەی پەرلەمانی عێراقی کرد وەکو 19مین پارێزگای عێراق لە قەڵەمی داوە. هەڵەبجە بە دووری 75 کیلۆمەتر دەکەوێتە خواری ڕۆژهەڵاتی پارێزگای سلێمانیەوە کە دەکەوێتە نێوان هێڵی درێژەی 46 پلەی ڕۆژهەڵات و هەردوو بازنەیی پانی، 35 بۆ 36 پلەی باکوور، 83 کیلۆمەتر باشووری ڕۆژهەڵاتی شاری سلێمانی لە باکووری ڕۆژهەڵات و باشووریشەوە بە چیاکانی هەورامان، شنروێ، باڵامبۆ دەورە دراوە. بە درێژای 75 کیلۆمەتر هاوسنوورە لەگەڵ ئێراندا. دەشتی شارەزور بە ڕۆژاوی شاری هەڵەبجە دەست پێ دەکات کە بەیەکێک لە دەشتە بە پیتەکان ناسراوە. بەشێکی گەورە لە ڕووبەڕی ئەم پارێزگای پێکێناوە لە ڕۆژهەڵاتی شارەدەی سوورداش کۆتاییدا. درێژەکەی نزیکەی 100 کیلۆمەتر دەبێت. ئەم دەشتە بژێوی زۆربەی دانیشتوانی ناوچەکەی پێکێناوە. لە ڕووی هاوینە هەوارەوە دەوڵەمەندە بە سروشتی جوان و خاوەنی دیان ناوچەی گەشتیاریە. بەشێکی زۆری هاوین هەوارەکانی دەکەونە هەورامانەوە، لەوانە ئەبابەیلە، شنروێ، ئەحمەد ئاوا، سەرچاوی زەڵم، گوڵان، کانی شێخی بامۆک، سەوێڵا، ئاوێسەر و بیارە. هەڵەبجە لە ڕووی ژمارەی دانیشتوان و پێکهاتەی ئاینیەوە. ساڵی 1970 لە 4 گەڕێکی سەرەکی پێکاتە بوو، ئەوانیش بامۆک، پاشا، سەرای، پیرمەحەممەد کە سەرجەمی ژمارەی دانیشتوانی 22,411 کەس بووە و ژمارەی خێزانانی کە خەڵکی ئەو چوارگەڕەکان پێکهێناوە 3850 خێزان بووە و سەرجەمی خەڵکی هەڵەبجە 65,800 کەس بووە کە بە تەواوی ناوچەکانیەوە یەکسان بووە بە 105,000 کەس. لە ڕووی ئاینیشەوە موسڵمان و کاکەیەکان تێیدا دەژین. هەڵەبجە لە مێژوویدا بەرگەورەترین کارەسات کەوتووە. لە ساڵی 1970دا کیمیاباران کراوە لەلایەن ڕژێمی باسەوە، زیاتر لە 5,000 کەس شەهید بوو و 10,000 کەسیش بریندار بووە کە تاوەکو ئەمڕۆژ بریندارەکانی ئەو کۆمەڵکوژویە چاوەڕێی ساڕژبوونی برینەکەیان دەکەن، بەڵام سەرباری و برینە قۆڵا هەشتا هەڵەبجە لەسەر پێ و گۆرانی بۆ جوانی دەچرێ و ساڵی 2014 وەکو پایتەختی ئاشتی ناوی تۆمار کرا. بەتانیا جێمەهێڵن ئەم شەو زریانم چێنێ، ئەم شەو زریانم چێنێ، هەموو مژدام دەپۆشێ، هەموو مژدام دەپۆشێ، مانگە شەو دەمڕفێنێ، مانگە شەو دەمڕفێنێ. دەچینە لای پامی فەرهەنگ هەڵەبجەی
نووسەر و ڕۆژنامەوان و هەوکات بە خۆشیێکێکە لە شاید حاڵانی کارەساتی مەرگەساتی هەڵەبجە. فەرهەنگ هەڵەبجەیی دانیشتووی پێشووی شاری هەڵەبجە و شاید حاڵی ڕووداوی کارەساتی کیمیابارانی هەڵەبجە. ئێمە ئەو ڕۆژانە چیمان بەسەرهات. ئێمە 16 سێی 1970 هەم ڕۆژەکەی هەم ساڵەکەی بۆ ئێمە ڕۆژێکی شوم و نەگریسە. بەناوهێنانی ئەو بەروارە ئێمە گەڕێنێتەوە بۆ ئەو کاتانەی نەک وەک مرۆڤ وەکو ماتریال وەکو هەر مادەیەکی تر ئێمەدان لەراین کار چەشێکی کوشندەی ژەهراویان لەسەر تاقی کردینەوە. ئێمە کراینە قوربانی ئەو کارگانی کە چەکیان فرۆشت بە وڵاتی عێراق. جگەلەوەش هەربووینە قوربانی بازرگانی ئەو سیاسەت چەوتەی کورد کە لەسەر ئێمە پەیڕەویان کرد. هەتا ساڵانێکی زۆریش دوای بردومانی هەڵەبجە ئەمانە بازرگانیان بەسەر ئێمەوە کرد، پارەیان بەسەر هەڵەبجەوە پیا کرد. تەنانەت گەشتووەتە حاڵەتێک ئاوات بە هەڵەبجەیەکی ترە خوازن، ینی بەو مەبەستەی کە خۆزگایە شارێکی تریش وەک هەڵەبجەی لێ بەهاتایە. ئێمە قوربانیانین کە لەژێر چەکی ژەهراوی شەڕی نێوان دوو وڵاتە ڕزگارمان بووە. تاوەکو ئێستاشێ یەک کەس لەو شارە چیرۆکی هەڵهاتن و ڕزگاربوونی چیرۆکی ئەوانەی کە لە بەرچاوی ڕوویداوە بە هیچ جۆرێک دێکومنت نەکراوە، واتە ینی هیچ شتێکی ئەو شارە ئارشیڤ نەکراوە. بەڵام کێشەکە لێرە ئەوەیە ئێمە میلەتێکی بێخاوەنین، ئەوەشی کە بە وەکو خاوەندار لێمان دەرەکەوێ جگە لە بازرگانیکردن هەچ شتێکی کەی نییە بۆ ئێمە. ئێمە تاوەکو ئێستاکە برینارەکانمان ساڵ بە ساڵ بە ئازاری برینەکانیانەوە گیان لە دەستەیەن. ئێمە ئەو خەڵکە هەژارەی ڕزگار بووی جەنگی نێوان ئێران و عێراقین لەژێر بردومانی چەکی کیمیایی و چەکێکی قەدەغەکراوی جیهانی کە دوای ناکەزاکی و هێرۆشیما ئێمە بووین لە بارێکی دەرونی هەڵۆزاژین. ئێمە هەر هەمومان پێویستیمان بە چارەسەریە، بەڵام کێ ئەوە خەونە باسی بکەین. ئێستا ئێمە شارێکمان هەیە تەنها بەناو ماوە، بەناوە ڕۆک شارێک نییە کە ناوی هەڵەبجە بێت و هیچ هیوایەکیش نییە ئێمە بگەڕێنێتەوە بۆ ئەو ڕابردووی کە تێدا بووین. ئێمە کەسانێکی مردووی بەناو زیندوین. ئێمە ئەو کاتانە کە کۆتایی بە ژیانمان هات کە شارەکەشمان نەما، کە کەسەکانمان لە دەور نەما. ئێمە هیچ شتێک نییە لە دەستمانە، هیچ هیوایەکیش نییە کە بمان گەڕێنێتەوە بۆ پێشووتر. ئێمە ژیان بەو یادگاری و بیرەوەریانەوە بەڕێەکەین کە پێشتر هەمان بووە. ئێمە گەشبین نین، ئێمە هیچ هیوایەکمان نەماوە. ئەڵێم کۆتایی ئەو کاتە هات بە ژیان و بە شارێک کە فرۆشراین کە کراینە قوربانی بەداخەوە. ڕۆماڵی ئەم کاتژمێرە بۆ کیمیابارانکردنی هەڵەبجە کۆتایی هات. بمێنن بەخێر. جارك
جارانه وك ديار بكر وك بالو كنجو وك اقري درس وك محبات وك برزانه إيرودي سال دشتا سليماني لك هندري الباجار حلبجي فرمانه مكردانه فرمانه 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 دي ساحات قلانت زاروك وزيش تفدايك وبابانه اخوار هوار 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 لما فرمانه فرمانه لمنا يا برنداري وما لدواي خنكاني هەڵەبجە سکاڵایەکی درێژ منووسی بۆ خوا بەر لە خەڵکی بۆ درەختێکم خێڵەوە درەخت گریا لە پەناوە باڵندەیەکی پۆستەچی وتی باشە